بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە بۆ 24 بۆ 25 سعات دەڕوات تەرمی کچە 11 ساڵەکە ئەوەی خانەوادەیەکی گەشتیاری عەرەب کاتوونەتە ئێرەوە لە کەربەلاوە تاکو ئێستانە دۆزراوەتەوە لە ناو ئاوی سەرچاوەی زەڵمە تیمەکانی بەرگری شارستانی و ئاسایش و پۆلیس و خەڵکی خۆبەخشی ناوچەکە تاکو ئێستا بەدوای دۆزینەوەی تەرمەکە دەگەڕن تاکو ئێستا هیچ سەرەداوێکیان دەست نەکەوتووە و نەگەشتون بۆی کە تەرمەکە بدۆزنەوە. من بۆ وردەکاری زیاترش بەلای کاکە عابدین بەڕێوەبەری بەرگری شارستانی هەڵەبجە کاکە عابدین سڵاوتان لەبێ ماندوو نەبن دیارە زۆر ماندوو بوون لە دوێنێەوە دەگەڕن بەدوای تەرمی ئەو کچە. هەوڵی جدیتان داوە بۆچی تاکو ئێستا عنی وەکاری چیە نەگەشتون بە تەرمەکە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لێ و بینەران دیارە ڕووداوەکە لە دوێنێ کاتژمێر 5 بە دواوە ڕوویداوە و ئاخر دەرکەوتنیە و منداڵە کە بەڕێگەت عەرەبە و خەڵقی کەربەلایە لە کاتژمێر 5 و 6 دقیقە بووە و دواوێنی لەوێ کامێرەکان دەرچووە بەڵام بەداخەوەی ئێمە لە کاتژمێر 8 دوێنێەوە تا درەنگایەکی شەو سعات نزیکی 2 شەو ئێمە کێماڵ و بشکنینمان کردووە و ئەم بەیانیەش لە سەرەتایی ناحی خورماڵەوە بە گوێچمی زەڵمە هاتووینەتە سەرەوە و تا ئیستاکی هەر بەردەوامین لە بشکنین تیمی تایبەتی مەلەوانی خۆمان لەگەڵ تیمی غەواسی برایانی بەرگری و فریاکەوتنی سلێمانی بشکنینی وردەکەین بۆ ئەو شوێنانەی کە گومانمان لێ هەیە. دیارە سروشتی ناوچەکە وایە کە ئاوەکە سەریعە ئاوەکە زۆرە ئاوەکە ساردا ڕەنگی خۆی لە دەست ئەدا ڕەنگێکی کەف و سپیە و بە چاوی کامێرە ئێمە تەماشایەکەی نەچینە قوڵای شوێنەکان و ئەشکەوتەکان و ئەوەی کە توانی بێتمان ئەنجاممان داوە و هەوڵەکانمان بەردەوامین. شتی بابەتی تەکنەلۆژیای نوێ وەکو کامێرەی حراری و بابەتانە ئەوانتان بەکارێ ناوە لەوەی کە تا ئێستا نەگەشتون بە تەرمەکە؟ کامێرەی حراری بۆ بشکنینی کەسێ وەختێک ئەبێت کە کەسەکە بڵێن زیندوو بێ خوێنی لە جوڵا بێ بەس ئەم کەسە مردووە و تەنها بەو کامێرانی کە ئێمە گومانمان لە ئەو چاڵ و ئەشکەوت و پێچانە هەیە کە ئاوەکەی تیاگوم کۆوە بێتەوە لەوێ ئەگەڕێن بۆی. هەموو پێداویستێکی گەڕان و پشکنینتان هەیەەوە یاخود کەم و کورتی هەیە لەوەی کە بۆتان دابین بکرێت بۆ ئەو حاڵەتی لەم شێوازانە کە پێویست بکە ئەوەی کە پێویست بکە هەر ئەوەیە کە ئێمە لە بەردەستمانە و تیمەکانمان ئێمە مەشقی باشیان پێکراوە و شارەزاییکی باشیان هەیە پێم وانە شتێک لەوە زیاترە بێ کە ئێمە ئەمانە. کاک عابدین پلانی نوێ و تازە چی هەیە بۆی کە بیگرنە بەر بە دۆزینەوەی تەرمەکە وەکو خۆت وتت ئاوەکە خوڕە شوێنەکان سەختن چی ئەکەن بۆ داهاتوو پلانی داهاتووتان چیە؟ وەڵاهی پلانەکە چیە ڕۆڵە یەکەم دڵسۆزی لە کارایە بەردەوامبوون لە کارایە و هەوڵ و کۆشش لە کارایە بە هیمەتی تەواوی ئیدارەی هەڵەبجە بە محافظ و بە جەنابی قایمقام و ناحی خورماڵ و هەموو بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس و ئاسایش و بەرگری و فریاکەوتن و ئێمەش کە خۆتانەیان بینی کە تیمەکانمان بەردەوام لە کارە. زۆر سپاس عەزیزماندان زۆر سپاس. ئەوەی کە بینیتان وردەکاری بوو دەربارەی گەڕان و سوێڕاقکردنی ئەو کچە 11 ساڵەی کە لە دوێنێەوە لە ناو ئاوی سەرچاوی زەڵم خنکاوە هەموو تیمەکان چین و توێژە جیاوازەکان لایەنە پەیوەندیدارەکان سەرقاڵی دۆزینەوەی ئەو کچەن کە تەمەنی 11 ساڵە و یی خانەوادە و خێزانێکی عەرەبە لە شاری کەربەلاوە هاتوونەتە ئێرە بوون بەسی گەشتکردن دوێنێ سعات 6 کەوتۆتە ناو ئاوی سەرچاوەی زەڵمەوە و خنکاو تاکو ئێستا هیچ هەواڵێکی نییە.